خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەی. سوپاس بۆ خواوەکو باسی لێوە دەکەن ئینشاڵا لە کات و ڕێکەوتی دیاریکراوی خۆیدا موچە دەگات کەواتە با بەرنامەکەمان لەسەر موچە نەبێ. پێسێ دانیشتەکانی یەکێتی و پارتیش درێژە بچێشێ جارێ ئاسۆیەکی هێندە ڕوون نییە لەسەر دابشکردی پۆستەکان و ڕۆژی دیاریکردنی حکوومەت تا لەسەرەوەش قسە بکەین. بابەتێک هەیە پەرتەوازەیی نێوان هێزە ئیسلامیەکان و هەروەها بۆچوونە جیاجیاکان لەبارەی ئەو پرسانەی دێنە پێشەوە. شەوی ڕابردوو ئێمە لەگەڵ بەڕێزێک گفتوگۆی هاتنی یان باسکردنی ئاین یان دینی ئیبراهیمیمان کرد بە تێر و تەسەلی ئەو لە گۆشە نیگای خۆیەوە باسێکی لەو بابەتە کرد. وەک ئەوەی کەوتمان ئێرە منبەرێکی ئازادە بۆ هەموو بۆچوونە جیاجیاکان. ئەم شەو لەگەڵ دکتۆر ناسە حاروزەری باسی ئەو پرسە و کۆمەڵێک بیر و بۆچوونی جیاجیا دەکەین کە پەیوەندی بە ژیانی کۆمەڵایەتی و تەنانەت ژیان و ژاری کۆی خەڵکی کوردستانەوە هەیە. دکتۆر زۆر بەخێر بێی. زۆر سپاس دەکەم. بەڕێستانە مامۆسایانی مامۆسای زانکۆ حەزەکەم گفتوگۆیەکی تێر و تەسەل بکەین. دوێنێ شەو لەگەڵ دکتۆری نوزڕاوی گفتوگۆمانەکەرە و ڕەنگە بۆچوونەکانی زۆر زار بەدڵی ئێوە نەبێ هەرچەندە لەبارەی کۆمەڵێک مەفاهیمی دینی کە لای هەمومان هێڵی سوورە دەستی بۆ نابە هەرگیز، بەڵام لەسەر مەسەلەی دینی ئیبراهیمی زۆر تێی دەکات. من ئەمەوێ لە گۆشەنیگایە لە لوجەنەزەری دکتۆرەوە پرسیاری ئەوە بکەم ئەو مەسەلەی دینی ئیبراهیمیە لای ئێوە چیەکێنێ؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وآله ومن والاه. سپاستانەکەم سپاس بۆ بەڕێستان و دەستخۆشیتان لێ دەکەم کە بۆ هەندێک پرس و بابەت ئێمە وەزارەتی ئەوقافمان هەیە، یەکێتی زانایانمان هەیە و چەندین زانا و مامۆسامان هەیە، لژنەی فتوامان هەیە کە ئەوانیش بانگهێش بکرێن بۆ ئەوەی کە ڕوونکردنەوە بدەن لەسەر هەریکێک لەو بابەتانەی کە دێنە ئاراوە لە ڕووریکی زانستیەوە. ئەم بابەتەش بەر لە هەر شتێک کە خوێندنەوەی سیاسی بۆ بکرێ بابەتێکی زانستی لە پشتەوەیە، بەڵام سەرنجامیش سیاسەتی نێودەوڵەتیش کاری باشە کاتیایدا. ئاینی ئیبراهیمی بەواتای چییە؟ بۆچی ناوی ئیبراهیم بەکار هاتووە لەم بابەتەدا و مەبەست چییە لە پشتی ئەم بابەتەیەوە؟ لە ڕاستیدا ئەوەی کە معلومە لای هەمووان ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ مەشهورە بەوەی کە ئەبول ئەنبیا واتە باوکی پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ. و گەورەمان ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەلام دوو کوڕی هەبووە، ئیسماعیل و ئیسحاق. لە نەوەی ئیسحاق بەنو ئیسرائیل هاتوونەتە بوون کە بە دیانەتی جوولەکە و یەهودیەکان و هەروەها مەسیحیەکان گاورەکان. وەلە ئیسماعیل پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ نەوەیەک هاتووە کە سەرنجام گەورەمان محەممەدی کوڕی عەبدوڵڵا پێغەمبەری ئیسلام کە قورئانی بۆ هاتۆتە خوار، درود و سەلامی خوا لەسەر پێغەمبەری ئازیزمان و هەموو پێغەمبەران بێت. دیارە لەم سۆنگەیەوە کە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت پێگەیەکی گەورەی هەیە بە ئولول عەزم و خاوەن عەزیمەکان بەناوبانگە. لێرەدا ئەم ناوەیان هێناوە و کردویانەتە دەرگایەک مەدخەلێک هەتا لێەوە بێنە ناو باسێکی گرنگتر کە ئەوان مەبەستیانە کە لە ڕواڵەتا قسەکان جوانن. ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت لای هەمووان مەقبولە. دروست. و ئەو دەستەواژانەش کە پێی دەوترێت گفتوگۆی ئاینەکان، یەکگرتنی ئاینەکان، یەکبوونی ئاینەکان، پێکەوەژیانی ئاینەکان، پێکەوەژیانی ئاشتیانە، هەموو ئەم دەستەواژانە لە ڕواڵەتا جوانن، بەڵام پێویستیان بە توێژینەوە و لێکۆڵینەوەی وردە کە ئاستەکەم شتی تری لە پشت بێت. بێگومان شتی زۆری لە پشتە. ڕووکەشەکەی کەڤەرەکەی ئەوەیە کەڤەرەکەی ژیان و ئاشتی و لێک نزیک بوونەوەی ئاینەکانە. بەڵێ ئەوەی ئێوە لێترسن لێی بەگومانن چییە؟ ئەوەی کە لە پشتەوەی ئەم بابەتەیە کۆمەڵێک بابەتی ترە کە
ئەگەر هەر پێناسەی ئاینی ئیبراهیمی بکەین ئەوەی کە ئەمە سەبانگەشەی بۆ دەکەن جیاوازە بەس بە ناوی ئیبراهیمی پێوەیە وەک چۆن کاتی خۆی لە سەردەمی حکومەتی بەعزدا کۆمەڵێک شوێنیان دانا بە ناوی کوردەواریەوە بەڵام هەموو ئەوانەی سەرپەرشتیانە کرد بەعسی بوون و ئیشی بەعسێتیان تیا دەکرد و ئەیانویست فکری کوردایەتی بسڕنەوەتیایە بەڵام ناوەکەش کوردی بوو ناوەڕۆکە شتێکی تر بوو بە کورتی حەزەکەم بەهێمنی لەسەر دەسەواژەکان بوەستین دەسۆنگەی ئەوەی کە من لە ساڵی 2019 لە زانکۆی گەشەپێدان لە بابەتی جینۆسایدا چونکە ئەم بابەتە حتا پەیوەندی بە جینۆسایدەوە هەیە کە مەسەلەی وەحدەتودیان ڕوونی یەکەموانێ حەزەکەم یەک گۆشەی بۆ تەرخانکەیت توێژین چونکە ئەوەش خەتەرناکی هەیە حتا بۆ گەلی کوردیش بۆ شیەکەمەوە کە توێژینەوەکەش ئێستا بڵاوکراوەیە التعددية الدينية في الفكر الإسلامي بە کورتی ئەم دەستەواژەیە بانگەشەیە بۆ ئەوەی کە یەکگرتنی ئاینەکان ئەم ئاینانە بێن یەک بگرن بێن ئەو دەقانەی کەوا لەم ئاینایە باز لە یەکبوونەکە یا دۆستایەتی دەکا ئەوانە بێن ئەوەکەی تر لا بخرێ بەم واتایە کۆمەڵێ شوێنەکەنەوە پەرزگا ئەکەنەوانێ یا ڕێکخراوەکەنەوە بە ناوی دیانەی ئیبراهیمی کە تیایدا لە شوێنێکە مانگێکی تیا دروست کرا و ئەمە مسلمان نەتوانین نوێژی تیا بکە لەم لاتر خاچێکی تێدایە ئەمە گاور و مەسیحی ئەتوانێ عیبادەتی تیاکە لەو لاشەوە ئەستێرە و نەژمەکەی داودی تایە کە جوولەکان دەتوانن عیبادەتی تیاکەن بێعتیباری ئەوەی کە ئەمە لێک بوونەوەیەکە ئەمەی تر پێکەوە ئەژین ئاشتەوایی دەکەین و دڵنیاش بە بەدەیان نەک ملیۆن بلیۆن دۆلاریشی تیا سەرفەکەن دەوڵەتە زلهێزەکان و هەندێک لە دەوڵەتە عەرەبیەکان کە نامەوێت ناو بهێنم بەڵێ بەش شەوی ڕابردوو ئەو میوانە هەمووی باس کرد بەڵێ سعودیە لە پشتێتی ئیماراتە حتا مسرە هەتا بەحرین و قەتەڕ و ئانە چوونەتە ناوی بەڵێ هەرێکە و بە نەوعێک بەڵێ هەرێکی بە شێوازێک بەگشتی ئەم دیانەتی ئیبراهیمیە خۆی ڕوویەکی زانستی نییە ڕوویەکی زانستی نییە بۆ اعتیباری کە ڕوویەکی پشتی سیاسی هەیە دەڵێ ئەبێ ئێوە وا بکەن یعنی شتێکی مفاجئ پێ بڵێم دیانەی ئیبراهیمی دیوێکێتی دیوەکەی تری ئەوەیە کە پێی دەڵێن سەفقەت القەڕن کە پەیوەندی ڕاستەخۆی پێوەی هەیە سەفقەت القەڕن بەواتای ئەوەی ئەو یعنی عهد و معاهدەیەی کەوا بە تایبەتی ترامپ ناو سیاسەتەوە بەڵێ ترامپ لە ساڵی 2020 ئیعلانی کرد کەوا دەبێت خوێندنەوەیەکی تەواوەتی بکرێت بۆ شەرقی ئەوسەد خۆرهەڵاتی ناوەڕاست لە هەمان کاتیشدا دەبێت ئەو دۆڵاتانی کە لە شەرقی ئەوسەتان ئامادەییان تابێ بۆ قوبوڵکردنی و دەبێت قودس ببێ بە پایتەختی ئیسرائیل واگەر لە یادیشتان بێت کرا ئەنجامیش درا و قونسڵگەرەی ئەمریکا گوێزرایەوانێ بۆ قودس و دەبێت ئەوەی کە سیلاحی هەبێت لە فەلەستینیەکان بە هیچ شێوازێک بوونیان نەمێنێ یعنی حتا ڕووداوەکانی ئێستەی فەلەستین لە 7 ئۆکتۆبەر دەستی پێ نەکردووەکو هەندێک باسی لێوە دەکات بەر لەوە هەر بە تەمابوون ئەبێ بە هەموو پێوەرێک نەزعی سیلاح بکرێ هیچ کەسێک لە ئەوانەی بەرهەڵسکارن مقاومن دژی داگیرکاری جوسەهیۆن ئەبێ هیچیان سیلاحیان پێ نەمێنێت ئەبێ قبوڵی کەن بە دیانەی ئیبراهیمی وەرە کاکە تۆش نوێژی خۆکە وەرە کاکە ئەویش عیبادەتی خۆیکە حتا ناوی قودس بگۆڕێ بەوەی کە ئەڵێن قودس عاصمەت و فەلەستین ئەڵێن نەخێر ناوی فەلەستین و ناوی ئیسرائیلیشی لێمەنێ ئەی بڵێ چی قودس عاصمەت الئیبراهیمیە بۆ ئەوەی کەوا دای تۆش قبوڵە ئیبراهیم لا منیش قبوڵە بەڵام سەرنجام کام ئیبراهیمە طبعاً ئەو ئیبراهیمەیە کە خۆیان ئەیانەوێ و ئەو دەستەواژە و فکر و فەلسەفەیە کە خۆیان کاری لە پێناودا دەکەن بۆیە خودی فکری ئاینی ئیبراهیمی کە بێت لە ئیسلامە بڵێ کۆمەڵێک ئاەت و حەدیث بێنن و لە جوولەکەشدا لە تەوراتیش بە هەمان شێوە و لە ئینجیلیش بە هەمان شێوە کە دیارە پێشتر بە ناوی عهدی قەدیم و جەدید دەوانێ زۆرێ لەو کاریان کردووە لەسەر مەسیحیەت و ئەمە طبعاً شتێک دەرئەچێت نە مەسیحیە نە جوولەکەیە نە ئیسلامیشە یعنی نمونەیە بێنمەوە بۆ ئەوەی کەوا زمانێکی هاوبەش دروستکەین بێن مشتێک لە زمانی کوردی مشتێک لە زمانی عەرەبی لە زمانی تورکی لە زمانی فارسی لە یابانی لە ئینگلیزی کۆکەینەوە بۆی زمانێکی هاوبەش دروستکەین ئایا ئەمە چی لە دەرەچێت زۆر خەتەرە ئەمە شتێکی لە دەرەچێت کە هیچ ئاینێک نییە بە کورتیەکەی کارکردن نییە لەسەر تەنها فۆتاندنی ئیسلام ئیسلام فۆتێنن یەکەمیان ئەیکە لە ئیشەکانیان ئەوەیە بێگومان ئەیانەوێ ئیسلامێکی ئەمریکی بێ
ئیسلامی ئەمریکی چییە؟ ئیسلامی ئەمریکی ئەوەیە کە تۆ زۆر باسیەکرێ محەممەد بن سلمانیش ئەڵێن کە تەڵەبە بۆ لە ئەمریکا و ئەویش سەپۆرتێکا کە لە سعودیەیە ئەو ئیسلامە ئەمریکە چییە؟ ئیسلامی ئەمریکی ئیسلامێکە کە هەیە من بێت و هەموو شتێکی پێ قبول بێ تۆ لێرەدا ئەڵێ خواپەرسی خۆت بکە لێیا کوفرێکرێ شکرێکە قەیچێکە هاوڕەگەزخوازی لەناو کۆمەلگەی توایە بڵاو بێت تۆ شتێکی زۆر تەبیعی بێ دەمە ئازادی بیرۆڕایە مەسەلەی ئافرەت داپۆشراوە یا داپۆشراو نییە شتێکی سروشتیە یعنی ئەوەی کە غەرب هەنگاوی بۆ دەنێت ئەبێ لای تۆ قبول بێ ئەنجا ئەوە لای ئەو مسلمانێکی باش ئەم فکرەی دیانی ئیبراهیمیە تقریبا بەپەلە ئەگەر هەموو هەنگاوەکان باز نەکەین ئەمە هەنگاوی سێهەمە لە فکر و فەلسفەی ئەوروپی و ئەمریکیدا چونکە هەنگاوی یەکەم سراعی حەضارات بوو کە حەزارەکان هەمووی سراع و ململانێ دەکەن لەگەڵ یەکتردا دوای ئەوەش هاتە سەر نەزەڕەی فۆکۆیاما کە باسی نهایەت و تاریخە کە ئەوەی ئێستا ئەوروپا پێگەشتووەی تر لەوە باشتر نییە و چاکتر نییە و بێ هەمووان تەسلیمی ببن و هەموو واز لە دینی خۆت بێنە فکری خۆت بێنە هزری خۆت بێنە ویژدانی خۆت بێنە قومی خۆت بێنە نەتەوەی خۆت بێنە فەرهەنگی خۆت بێنە هەموو کولتوری خۆت خەرە ئەو لاوەوەرە ئەمە ئەوەی کە ئەوروپا پێگەشتووە ڕاقیترینەکەیە بەڵام ئەویش سەری نەگرت ئێستا تەنازولێکیان کردووە لەبەر ئەوەی کە ئەزانن ئیسلام بەهێزترین و بە پێسترین و بە چێشترین ئاینە کە بەرفبڵاوترینە کە زۆرترین کەس تایدا مسلمانە بێ باوەڕ هێنێ حتا لە ناو دژمنەکانیەوە ناچێتە ناو جینی ترەوە ئاینی ترەوە یعنی استقلالی ئەوان ژەپارێزە یعنی من باوەڕم هەیە بە سەیدنا موسا سەیدنا عیسا هەزار سەڵەوات لە دیاریان حرامە لەسەرم بە کەمترین شێواز مامەڵەی لەگەڵاکەم نەک ڕسمی کاریکاتری لەسەر بکرێ لەبەرەوە دینێکە لەگەڵ عەقڵ و ڕۆح و گیان و کیان دەگونجێ هەرزوو کتێبیان لەسەر نووسیوە المستقبل لهذا الدين قرآن أفرميد ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون وكو فكر وعقيدة حشتێک نییە بکات حقیقەتی شریعەتی ئیسلام و مەبادی ئیسلام بۆیە ئەوروپا ئەمڕۆ زۆر بەرەو ئیسلام دێ یعنی من راپۆرتی چەند ساڵەوەم پێش خوێنوەتەوە کە لە فەڕەنسا لە سادەی مسلمانە و ئەمریکا ئێستا راپۆرتەکانمان جوان بۆ نایە من 10 ساڵەم و پێش 15 ساڵەوە پێش ئەموت 8 ملیۆن مسلمان هەیە لە ئەمریکا بەس تا ئێستاکانی نازانم زۆر دەگەڕێم بە شوێن داتایەکە من لەوە چێ بەرچاوشم نەکەوت بێ بە تحقیق نییە بۆ چونکە ئیسلامەتێکی باش بڵاو بۆتەوە بۆ یعنی ئەو داشکانەی ئەو خاترەی کە بەڕێزت باسەکەی کە خاترەکەیان گرتو ئەوەیە تازە ئەزانن ئەوانەوەی ئیسلامێک بێ بە تام و چێژی خۆیان قوربان بە تەمابوون ئیسلام بتوێنێتەوە بفەوتێنرێت نەمێنێت ناوی نەمێنێت تۆزیشی نەمێنێت هەر بەناوی ئەوەی علم لە مواجهەی ئەوە ڕوبەڕووی ئەوە علمانیەتێکی لادینی لە مواجهەی ئیسلامدا هەمووی شکستی هێنا لەبەر ئەوە دینێکە کە خوا فەرمی بالحەقی ئەنزەلناه وبالحەقی نەزەل خوا بە حەق نردوێتی و حەقیشی پێ بۆ کۆمەڵایەتی ئێستا ئەمریکا زیاتر پێویستی بە ئیسلامەتی ئێستا لەسەر زەویدا ئەمریکا دەوری فرعون نەبینێ کە کۆمەڵگەی سەرزەوی تێگەدا هەر ئەمریکا نەبوو دوێنێ دێ و دەبێ هاوڕەگەز بازی قبول بکەن بە هەرێمی کوردستانیشەوە من مامۆسای زانکۆم لە زانکۆکانیشا ئەبێت بەشێک دامرێ بە ناوی جێندەرەوە هەر بە زۆر سابتیان کرد لەسەر هەموو لایەک بەڵام دوایش ئەمریکا گۆڕا بۆ ترامپێکی لە عەقدەکانی وکە وەلا بەرێ یعنی ئەوەی ئەوان پێیانە ئەیانێ حەز و ئاوات ئەهوا جێبەجێ بکرێت بە تەعبیری قورئانی هەوا و ئارەزوەکان بەڵام لە حقیقەتدا ئەمە تەنەزولکردنیانە کە ڕازی بن بە دینی ئیبراهیمی تەنەزولێکە کە کردویانە بەڵام دڵنیا بە بۆشەوە نابێ بوەستن تەنەزولی ترە بێتە پێشەوە هەر ئەوەی کە ئێعترافەکە بۆی کە تۆ هەی هەر لەبەرەوەی کە لە کۆشکی سپی یعنی هەڵبژاردنەکرێ یەکسەر سەرکردەکانیان حتا جۆ بایدن حەدیسی هێنایەوانێ ئاەتی هێنایەوانێ و دەزانن ئەوە بکەن بەڵام ترامپ طبیعەتێکی هەیە شتەکان بە دیری خۆی سێرەکە ئەڵێ the Islam hate us یعنی ئیسلام ئێمەی ڕقی لە ئێمەیە ئەوە خۆی هەیەی خۆی بەعکسەوەیە خۆی ئەوان ڕقیان لە ئیسلامە ئەیانەوەی ئیسلام نەمێنێت لەبەرەوە ئێستا هاتوون تەنەزولێکیان کردو دینی ئیبراهیمی بانگەشە بۆ دەکەن کە بڵێ جەنابی مسلمان تۆشەی جاران تەنها ئێمە باوەڕمان بە عەهدی قەدیم و جەدید هەبوو باوەڕمان بە تەورات و ئینجیل هەبوو ئێستا قورئانی ژەخەینە پاڵی بەڵام ئەو قورئانەی کە ئێمە ئەمانەوێ بۆیە ئەگەر دیقەت بدەیت لە وڵاتانی کە ناوت بردن من نامەوێ ناوی هیچ وڵاتێ بەرم لەم سەر تا ئەوسەری هەموو گۆڕانکاریە کراوە لە مەنهەجی دیراسەکردندا هەندێ ئاەت هەیە باسی ناکەن هەندێک ئاەت هەیە دەی شارنەوە کە باز لە ئینحرافی عەقیدەی هەندێک لەم ئاینە ئەساسیانە دەکات لەبەرەوە ئەمە پێناسەی کورتی دینی ئیبراهیمیە هێنان و کۆکردنەوە و خڕکردنەوەی کۆمەڵێ دەقە کە گوایە لە بازنەی پێکەوە ژیاندا ئەمە کاری پێ دەکرێت بۆ ئەوەی دینی ئیسلام و مەسیحی و جوەکان هەمووی پێکەوە یەک بخرێت کۆ بکرێتەوە بە ناوی ئەوەی ئاشتەوایی بکرێت کە وەکووتمە ئەمە
گەورەترین خەتەرناکیە لەسەر هەرسێ ئاینەکە بۆیە ئەهلی ئەو دینانەش ئەوانەی لەسەر حەق بن بە پێچەوانی ئەمە ئەوەستنەوە بۆ چونکە لە عقایدا جیاوازی هەیە لە بینیانە. یعنی تۆ من پرزگایدا بنێ من بڵێم خوایە تۆ خدایەکی گەورە و بەتوانایت و لاواز نیت و پێویست بە مناڵ نییە و بە کوڕ و کچ نییە و خۆت هەموو گردونەبەی بەڕێوە ئەوەکەی پاڵم بڵێ ئەی خدایە لەبەر کوڕەکەی خۆت لێم خۆش ببە ناوی ئیدعای کوڕ بکە ئەمە چۆن دەتوانین پێکەوە بگونجین تۆ واقع حساب بکەین واقع کاتت نەواقعی ژیان و جاری وە هەیە لە کەنیسەکانە بڕۆ شەڕی نێوان پرۆتستانت و کاتۆلیک و ئەوانە بخێنەرەوە کە چەنە خوێناوی بووە لە نێوان مسلمانانیشدا بزانە کاتێک کە يعني حتى مذهبي لەگەڵ مذهبێکا پێویستی لانی کەم ڕاستە شەڕێکی وهانە بۆ ئیلا مەگە سیاسەتێک کاری دەسەر کرد بێ بەڵام زۆجار يعني تۆخکردنەوەی هەندێک خلافات بۆتە گرفت بە کورتی بۆیە ئەم مۆزوعی دینی ئیبراهیمی لەگەڵ گۆڕانکاری سیاسی و نەخشەی ئەوەی کە باسەکرێ لە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە زۆرتر سەری دەرهێنا و هاتۆتە پێشەوە بێگومان بزەبت ڕەبتی هەیە بۆ بابەتەوە دکتۆر بەڵێ بێگومان ئێستا من پێم وتم یەکێ لە گرفتەکانی ئەم فکرەیە من ڕاستە وەکو مسلمان ئەڵێم دینی من دینی حەقا چونکە خوا فەرمێ وبالحق أنزلناه ودەفەرمێ فلا تكن في مرية منه ودەفەرمێ ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون ئەوە شریعەتێکی پاک و ڕوونە بۆم هێناوی شوێنی هەواو ئارزوی ئەوانی دیکەی تر نەکەی بۆیە من ئەڵێم دینی خۆم حەقا بەڵام لە ڕووی تەعاملکردنەوە تعاملش ئەەکەم لەگەڵ بەرامبەردا یعنی یەکێکتر لەو توێژینەوەی کە من کردومە الآخر في الفكر الإسلامي چۆن لەگەڵ بەرامبەردا مامەڵە بکرێت و حتا توێژنەوەی لەسەر ئەوەی کە چۆن لە کاتی جەنگەکانە پارێزگاری بکەین لە کەمایەتەکان بۆ چونکە من باوەڕم بە تەنەوع هەیە ئەم دەستەواژەیە هەڵبگرە لای خۆت تەنەوع یعنی چی یعنی جودایی من کوردم من نیشانەی دەسەڵاتی خوددام سبحانه وتعالى خوا زبانێکی پێداوم بەناوی ئەوەی کە با یەک بین خوا با هەومان پێکەوە بین بەڵام کورد تۆ با زمانن نەبێ و با نەژاتن نەبێ و با قومیەتێکن نەبێ بناوی تۆ کاکە خۆی مە هەموو جاریمای لە ڕووی مسلمانی تۆ قساکە هەومان خۆ مسلمانی دەبەرەوە قورئان زمانی عەرەبی نابێتەوە هەبی هەر قورئان ئەمە بە پێچەوانی شەرع ئەفزانێ کە خوا فەرمێ ومن آیاته اختلاف ألسنتكم وألوانكم ئایا ئەکری هەموو مرۆڤایەتی خەینە سەر یەک زبان یعنی دکتۆر ناسەح ئاروزەری لەگەڵ ئەوەیە کە دینێکی کوردانەمان هەبێ مسلمانێکی کوردانمان هەبێ احتیفاز بە کوردبوونی خۆمانەوە بکەین و بۆ مسلمانەتی بوونی خۆمان بکەین ئەوە نەبێ بڵین قەیچێکە لە یەک سەفا ئەوەستین باواز لە زمانی کوردی و نەتەوەی بوونمان بێنین ئەمە دین پێمانەڵێ قورئان پێمانە فەرمێ بنص دين اختلاف ألسنتكم وألوانكم بجعل خوایە وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا يعني هەر کەسێک لە قەبیلەی خۆی وەربگەڕێتەوانێ و ئینکاری بکا کە لەو قەبیلەیە لەو تیرەیە لەو هۆزەیە من بڵێم ئینکاری کەم لەوەی کە کوردم بە واتایەکی تر ئینکاری یەکەم لەگەڵ دایک و باوکی خۆمە ئەزانی هۆژ یعنی چی زۆر خەتەرە دروستە یعنی کەسێک بڵێت کوڕی دایک و باوکی خۆم یعنی پێخۆشە یعنی ئەمە یعنی بۆ چوونەکانی مامۆستای گەورەم بیرە خاتەوە کە بەڕاستی مامۆستا گەورەکان منەوەرە گەورەکانی کورد دەستخۆشیت لێ یەکەم بەڕاستی من وەکو ڕۆژنامە نووسێک ئەو ڕائانم زۆر بەدڵە ینی ئێمە خوای گەورە بە کوردی دروستی کردوین بۆ بە عەرەب دروستی نەکردوین بۆ بە فارس دروستی نەکردوین بە تورک دروستی نەکردوین ئەکید ئێمەش تایبەتمەندی حرامیشە گۆڕینی قەومیەتت حرامە گۆڕینی حرام بە حرامی ئەزانم من بۆ چونکە خوا فەرمێ وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا من تعارفەکەم لەگەڵ تۆیە يعني چۆن من یەکتر و تۆ یەکتر ناسین یعنی مناتی شت ناکەم ناشت بەڵام زۆر ناسکە نەتەوەی خۆشمان حەز زۆر ناسکە حەزەکەم یعنی وا بێ خەڵکیش لە قسەکانمان تێبگا تۆ بەڵێ کاک زانایت بەڵێ ئەمنیش کەسێک ناسەحم بەڵێ تۆ لە بنەماڵیمش لە بنەماڵەیەکەم تۆ تایبەتمەندی خۆتی هێ منیش تایبەتمەندی خۆم دروستە بەڵام بۆ تەعارفە کە من و تۆ تەواوکار یەکتر بینی هاتوونێتە ئێرە تۆ پرسیارەکەی من ئەدوێنی ئەدەوێت قسە و بۆ بکەم منیش وەڵام و ڕێز لە پرسیارەکان دەگرم وەڵام بدەیمەوە بەرنامەیەک دەرەچێت کە جوان بێ خەڵک تااقەتی بێگوێ لێ بگرێ دروستە کاتێک کە تۆ کوردی کەسێکی تر عەرەبە کە من ئەڵێم تەنەوع جعلێکی خواییە خوا وای دروست کردین کە جیاوازیمە هەبێ لە بینمانە بۆ ئەوەی یەکتر بناسین هاودەمی یەکتر بین هاوکاری یەکتر بین هاوژیان یەکتر بین نوقسانی یەکتر پڕکەینەوە تیجارەت لە بینمانە هەبێت هەمومان دژ بین بە نەخۆشیەکان ئەو ڤایرۆسانی بڵاو بنەوە بەهێزکردنی لایەنی پەیوەندیەکان دژی فەقیرەتی و هەژارەتی و نەدارەتی
دژی نەخوێنەوارەتی و نەزانێتی دژی دەمارگیرەتێکی بێمەعنا ئەمانە هەمووی دوژمنی مرۆڤایەتین نەک هەرمنی کورد تۆ ئێستاکانێک کە باسی دیانەی ئیبراهیمیەکەی یا باسی وحدەت الئەدیانەکەی یعنی دینەکان با هەمووی یەک بن ئەو کاتە کێ بەهێز و دەسەڵاتە دێ دینی تۆ ئەشۆرێتەوە قەومی تۆ ئەشۆرێتەوە تەنها ئەوێ خۆی هەبێ کەوابوو لێرەدا تۆ ئەسڕێتەوانێ سڕینەوەی لە پێیابێ کە پێی دەوتێت جینۆسایت زۆر خەتەر بەڵێ سیرکە کاتێک کە دەوڵەتێک لە زبان و قەبیلەیەکی ترە ئێتر واقعەکە ئێمە دەورەکەمان عەرەب و تورک و فارسە ئەگەر بانگ بکا بۆ وحدەی بۆ نمونە دین بڵێ مادام هەمومان مسلمانین ئەبێ هەمووان یەک شێواز بکەینەوە یەک قەوم بین و یەک نەتەوە بین و هەموو شتەکانی تر بخەینە ئەولاوە ئەمە لەم کاتەدا بەرامبەر شتێکی بۆ دروست ئەبێ کە خوا دایناوە ئێمە قەومێکین و نەتەوەیەکین و حەقی خۆمان هەیە کە ئەگەر ئەوان سەربەخۆ بن منیش سەربەخۆ بم ئەگەر خاوەن خاک بم منیش خاوەن خاک بم ئەگەر ئەوان ئیدارەی خۆیان بەرن بەڕێوە منیش ئیدارەی خۆم بەرن بەڕێوە بەڵام ئەوڵێ نا لەبەرەوەی هەموو مسلمانی نابێتەوە بکەیت دەی باشە منیش با بەشدار بم لە وڵاتەکەی تۆیە سیرەکەی حساب بۆ نەکە ئێمە یعنیشی سڕینەوەی منە وحدەت ئێستا ئەوەی لە غەزە ڕوەدا ئەگەر ئەهلی غەزە تەسلیم ببن بە دیانەی ئیبراهیمی بەیانی سویچی سیارە و سویچی ماڵ پێشکەش هەموو خانەوادێکی غەزایی ئەکرێت بەس تەسلیم بن بە دیانەتی ئیبراهیمی بەس تۆ بەڵێ سەفقەی قەڕنە هی 2020 پەیوەندی بە 2023 نییە بە هیچ شێوازێک ڕووداوەکان بەڵێ ئەوە دەرهاویشتەکەیەتی بەڵێ ئەوە بەوە خرێتە واجیهە و یعنی خەریکە چتەناو ئەوەشی کە گومانێکە بێ لە 7 ئۆکتۆبەریش من سیاسی و عسکەری نیم هەتا خوێندنەوە بکەم و زۆر ڕەخنەشم لەو کەسانە هەیە کە یعنی لەوە چێ وەکو منن و وەکو من مامۆسای زانکۆن لە بوارێکی ترا تەخەسوسیان هەیە و لێرە دەست دەکەن بە حکومدان بەسەر ئەوەیە نەبەبوون نەبە نەبوون بۆ چونکە من گەلی کوردم با نمونێکە بۆ بێنمەوە لە کاتی ڕیفراندۆمە کۆمەڵێک کەسیان هێنایە سەرخەت لە مەلاکانی وڵاتەکانی تر عەرەبەکان بە تایبەتی حتا بە میسریشەوە وڵاتی میسریشەوە کە ڕازی نەبوون لای ئێمە هین بکرێت ڕیفراندۆم بکرێت لای ئێمە بڵێ ناو خۆمانە مافی خۆمانە هەندێکیان گوت نەخێر لە ئێستادا هەندێکیان گوت بڵێ دوازدەوە بێنە کاتێک کە ئێمە داوای سەربەخۆییمان کرد من پرسیارێک لە تۆکەم باش پێویستمان بەوەیە کە مامۆستایەکی تورک فتوامان بۆ بدا نەخێر عەرەب فەربابان بۆ بدا تەنانەت لە ئەزەرۆ فتوامان بۆ بدرێ نەخێر بۆ چونکە گەلی کوردین خۆمان چاودێرتر و چاوکراوەتر و ئاگادارترین وەک عەرەب بەڵێ مەهل و مەکەتە ئەدرا بشیعاری خۆشمان بۆ مستحق غەزانی ئێ کابرایەک بێت لە وڵاتێک تر قسەکە وەڵڵاهی ئەم کوردانە نازانم بۆ ئینفیساڵی جا من لەو کاتە لە بەغا یعنی هەندێک جارینمان هەبوو ئەیانگوە ئەنتم الانفصاليون هەر زوو لە ئەوڵ ئینفیسالیەکان یعنی وا سەیریانەکە دیەوە ئینفیسالی نەها چونکە لە سەرەتاوە 2004 و 5 ئەمن لە بەغام خوێن پیانەوتین ئینفیسالی ئەنتم الأكراد ئینفیسالیون ئەم بابەگیان تۆ دوو برارین دوو دراوسین بۆ ئەبێ هەر من دایمە لەژێر دەستی تۆیا بم حقیقەتێکە هیچ دقەیەکی ئاینیش هیچ دقێکی ئاینی نییە لەبەر ئەوە نە تورک و نە عەرەب و نە فارس با حکم نەدا بۆ کورد و هەروەهاش بەخۆم ڕەوا نابینم کە لێرەوە فتوا بدەم بۆ خەڵکی غەزە لە کاتێکە ئەوان لە واقعی خۆیانە ئەژین ئەوان هەموو ناڕەحەتی و تاڵێتەکانیان بینیوە پاشان لە زوڵفەی غەربی ئەوشت احتلال کرا تەواوی تر شتێکی وەهان نەماوەتەوە لەبەرەوە مۆزوعەکە نامێ بچمەنا ئەوەی حکم بدەم بۆ ئەوان بەڵام ئەوەی کە لەوێ ڕوئەدا تەنها تەسلیم ببن بە دیانەی ئیبراهیمی ئەوان پیان قبوڵ و وەکوتم قەنەعەتم وایە سویچی سیارە و سویچی خانوو شوقە ئەدێ بە هەموو ئەندامێک و خێزانێکی خەڵکی غەزە بەڵام ئەوەی کە لێرە بوونی هەیە ئەوەیە کە ئەم وەحدەتە وەڵا ئەبێ هەمووان لەسەر ئەمە بن بە ملیۆری بۆ سەرفەکرێت دەیان کەسی ئەکتەریان هێناوەتە سەرخەت دەیان بەرنامەیان هێناوە دەیان منهەج گۆڕاوە لە وڵاتە بەناو ئیسلامیەکاندا بۆ ئەوەی کەوا ئەمە جێبەجێ بکرێت ئەڵێن جێبەجێکردنەکەش سەرنجام و بەروبوومەکەی چییە؟ بەروبوومەکەی یەکەم کەمکردنەوە و لاوازکردنی هێزی ئایندارەتی لە ناو کۆمەلگادا بە گشتی بە تایبەتیش کۆمەلگە موسڵمانەکان ئێستا بۆ نمونە لە ئەمریکا ناڵین مەسیحیە مەگەر جۆ بایدن سۆنی نەخوارد بە ئینجیلەکەی کە 120 ساڵ تەمەنی هەبوو لە خانەوادەی ئەوانە بەڵام هەر ئەوانیش نەبوون قبوڵیان بوو کە هاوڕەگەز خوازی هەبێ ئیتخوا هیچ پێغەمبەرێک باش شتیوانی مستەحیلە بەڵام بۆ ئەوان ئەو ئاینیانەوێت کە ئەویان پێ قبول بێ بۆیە ئاین لاواز کراوە لەوێ ئەیانەوێ هەمان شت بکەن ئایندارەتی لە عالەمی ئیسلامیدا کە گەلی موسڵمان پابەندە پێوەی لەسەری بژێ و لەسەری بمرێ ئەیانەوێ بیتوێننەوە دوو ئەو دژایەتی کە بۆ داگیرکاری جووسەهیۆن هەیە بە کورتەکەی بەنی سەهیۆن لە فەلەستین کە داگیریان کراوە بەناوی ئیسرائیلەوە
ڕقەیەک هەیە لەناو هەموو کۆمەلگاکانی مسلمان دەبارەت بە داگیرکار کە طبیعەتی وایە دینەکەی جوولەکەی لەوێ چونکە فەرقی دووشت هەیە ئەمە ڕوونکردنەوەیکی کورتە جوولەکە وەکو دین حسابی تایبەتی لەگەڵاکرێ بەڵام کە بوو بە داگیرکار حسابێکی تری بۆ کرێ یعنی دژایەتیکردنی ئیسرائیل دژایەتیکردنی جوولەکە نییە لەبەر داگیرکاریەکەیان کە داگیرکارن چونکە ئێستا بە ملیۆن جوولەکەی تر هەیە کە دژ بەوانە هەر خۆیان ڕێکخراویان هێشتیان هەیە کە دژ بە داگیرکارن ئەڵێنەمە زوڵمە ئەکرێ بە مافی خەڵکە ئەخورێ وانیش پابندە بە دینەکەی خۆ لە پەیمانە لە ناو دینی یەهودی شاوقەت ئەو قەتڵ عامە بەڵێ پێیان قبوڵ ئەڵێنەمە دژی دینەکەی ئەمێ لەبەرەوە کاتێک کە ئەو دژایەتی لە عالەمی ئیسلامی ئۆکرێ بۆ داگیرکارێک کە خەلفێتێکی ئاینی هەیە وەکو چۆن داعش خەلفێتێکی ئیسلامی هەبوو بەڵام شتی زۆر ناشرینی دەکرد بەنی سەهیۆن لە ئیسرائیلدا خەلفێتێکی هەیە کە داعش بە هەفتا ئەو شۆراوەتەوە بە چاو ئەوانە بە چاو ئەو قەت و عامەی کەیکە باشە بەڵام لەبەر ئەوەی کە دەیانەوێت سیستەمی عالم بگۆڕن لێرەوە دەیانەوێت ئەم دژایەتیە کەم بکرێتەوە وردە وردە کاکە مەگەر ئێمە لەنەوەی ئیسحاق نین مەگەر ئێوە لەنەوەی ئیسماعیلین مەگەر ئێمە ئامۆزای یەکتر نین کاکە ئێمە ئامۆزای یەکترمان خۆشەوێ باش ئەگەر ئامۆزای یەکترن ئامۆزای خۆی کوژێ وەک ئێوە کە قەت و عامی خەڵکی فەلەستینتان کردووە بە ژن و مناڵەوە کە وا بەرەو 800,000 ڕوا یعنی ئەمە جگە لەوەش قبولکردنی تەطبیع وای لێبێ کەیتر هەموو خەڵک پێ قبول بێت قەیچەکە هاوڕەگەسخوازی چییە قەیچەکە بە دینی قودس عاسیمەی ئیبراهیمی بێنە عاسیمەی فەلەستین و قەیچەکە با ئەوان سەرپەرشتی ئەو وڵاتە بکەن و قەیچەکە با بێنە ناو مەکە و مەدینەشەوە خۆمە ئازادی ئاینی قەیچەکە ئەمە خۆیان واڵێن ئەڵێن با جوولەکەی بچێتە ناو کەعبە قەیچەکە با بچێتە ئەوێ وەکو شوێنێکی سیاحی سەیری بکە ئەوە چ کێشەیەکی تێدایە و بەڵام لەم بەرەوانێ بۆەوەی کە مسلمان دەچێتە ناو قودسەوەکەی خۆیەتی ئەیانەوێت هەموو مستەلحاتەکان بشێوێنن و ئەو کاتە تەطبیع ئەڵێ کاکە من شەڕم بۆ چییە من لەگەڵ تویا باش شخصێک هەیە کە ترەمپ ئێوێ لەگەڵ محەممەد بن سلمانە داوای داهاتی حەجیشەکە مثلەن داوای داهاتی حەجەکە و ئەوێشی پێ بڵێ باشە تێچی لەسەرەوە پێ بڵێ ئەسڵەن داوا هەندێک لە جوولەکەکان داوا دەکەن کە کاتی خۆی کە لە سعودیە بوونیان هەبووە لە عێراق بوونیان هەبووە و دەیانەوێت جارێکتر داوا بکەن بڵێن ئێمە هاتوینەتە دەرەوە شوێنە مافی ئەو حەق و شوێن و جێگانەمان هەیە کە ئەمانەوێت ئایا پاپا کە سەردانی 2021 سەردانی ئورئەکە بابلەکە ئایا ئەمە بەشێکیش نییە لەوەی کاڵێنتر لەمە دووە بەسیحەکان با بێن سەردانیەرەکەن بۆ چونکە ئەڵێن ئەمە دانیتی ئیبراهیمی یەهودیەکە جوولەکە توانێت سەردانی داواکەن سەردانی مەکە و مەدینە بکەن ئەسڵەن تایەتی ئێستا تەسویرەکە لەناو مەکە و مەدینەوە ئەڵێەوە من لە فڵان شوێنم بە کڵاوێکەوە دایناوە وەکو پابندێکی ئاینی ئەچێیان نەخێر وەکو سیاحەدەن طبعا لە ڕووی شریعەتی ئیسلام و مەمنوعە نابێ غیرە مسلمان لەو بازنەیە بوونی هەبێ وەک چۆن ڤاتیکان تایبەتە بە مەسیحیە وەکو چۆن شوێنێک تایبەت دەکرێت بە هەر ئاینێکەوە مافی خۆیەتی خەڵکەکە هەمووی هەرەوەن نەوێ احتیفاظکەن بە کەلتوری خۆیان و بە ژیانی خۆیان بەڵام پتێکی بیوێلیان تێک بدا بڵێ کاکە ئادەی بە سویسرا کۆمەڵی مسلمانی بۆ نەقڵکەین ئادەی ڤاتیکان با کۆمەڵی مسلمانی بۆ نەقڵکەین کە ئەمەش لە ئەوان بە هیچ شێوازێک دکتۆر ئەمە سەرەتای یانەوێت لە بەریەکی هەڵتەچێنن بێگومان پێ دەڵێم ئەیانەوێت ئیسلامێکی ئەمریکی بێنە ناوەوە کە ئیسلامێک بێت حرام و حەڵاڵی لەلا هیچ نەمێنێت و عارق بفرۆشێتەوانێ ئەڵێ شتێکی طبیعیە حتا لە هەندێک دیعاە باسەکەی لە وڵاتی ئیسلامیەکانە بە ناوی ئەوەی کەم عارەقا ئەوەیە و نازانم لە چی دروست کراوە ئەمە ئەوەی نازانم عارەقە و ئەوکەی تری ئەوان نییە و کوحول نییە و چی نییە و کۆمەڵێک بیشەرعێنن و وای لێبێ وردە وردە گۆشتی بەراز زۆر طبیعی بێ بەلاتانەوانێت تیجارەتێکی باشە ئەڵێن ئەنجامی بدەن و ئەوەی کە مسلمانی پێومات و حتا خێزان حتا ئێستا لە هەندێک ئەمریکا لە هەندێک شوێن هەیە کە بانگشەیەوە دەکەن کە خوشک و برا لە یەک مارە بڕێ حتا ئەوەش هەیە یعنی ئەیانەیە ئەوردە وردە ئەوەش بێنە ناو کۆمەلگای ئێمەوە بۆی ئەم کۆمەلگایانە بە تەواوەتی بەرەو خاپور و تێکشکانە بن ئەگەر بۆیان بگونجێ بەس دڵنیا دەکەم من دوێنێ میوانەکەم باسی لەوە کرە و تێیدی دینی ئیبراهیمی کرد زۆر ئاسایە با هەبێ و هیچ مشکیلەمانتیان نییە و بەڵام باسی لەوە کرد کە ئەوانەی کە دژن ڕاستی من ئەو شایەتی بۆ جەنابەت بدەم یعنی بەبێ مجاملە زۆر زۆر دڵم خۆشە مامۆستای ئاینی من چەند ساڵە بەرنامەکەم بە دوای ئەوەوەم کە بین خوێندنەوەیەکی عەقلانی بۆ بابەتەکان بکەین نەک لە گۆشەنیگایە کە دواکەوتە بین تێگەی لە جملەکەم
باز لەوەکە کە ئەوەی کە دژایەتی ئەکا نانیە بڕێ دان و کاسبیەکەیان لەوێ مەسەلەن ئێمە لارێمی کوردستان بە وازحتر پرچارەکە بکەم مەسەلەن گروپێکمانی خوانیە سەلەفیە مەسەلەن احترامە بۆ هەموو لایەک لەناو سەلەفیەکانە مەسەلەن جیهادی هەیە مەدخەلی هەیە مەسەلەن لەناو ئیخوانە ڕێی جیاوازی هەرچەندە ئەوان کەمترەوە هەستی پێیەکەی مەسەلەن سۆفی هەیە هەر یەکە و بە جۆرێک ڕایکێشێ هەمووشمان کوردین ئەو ئەڵێ ئەو هێزە ئیسلامیانە کاسبیەکەیان لەسەر ئەوەیە و نانیان ئەبڕێ بۆیە دژایەتی ئەوە ئەکەن لەکوێیە لەگەڵ ئەو بۆچوونە مطابقی یان دژی چکە تۆ زۆر کوردانە واقعیانە باست کرد بەدەر لە هیچ انتزاعێکی ئیسلامی مامۆستایەکی زانکۆوەکو مەلایەکی کورد بە هەموو پێوەرێکی عیلمی و زانستی و عەقلی و لۆژیکی و ئاینی دژی ئەو فکر و فەلسەفەی ئەوەسمەوانێ کە بێوێت دینێکی ئیسلام کە 1400 ئەو ساڵە کورد تایدایەتی قاڵ بووە و هێزی خێزانی دروست کردو ئیسلام تیامانە و هێزی برایەتی و تەبایەتی هەچی جوانیەکانمانە کە لە کورد بە ڕۆح و گیانوەری گرتووە کە من ئەو قسەم کردوتم ئێمە کوردین هەتا سەر ئێسقان و مسلمانیشین هەتا سەر مۆخ حەقیقەتێکە تێکەڵەیەکە من وەکو مسلمانێکی کورد ئەوە ڕەفزەکەمەوە حیج مەڵینێکی سیاسیم نییە مەسلحەتێکی سیاسیم نییە و مەسلحەتێکی نانیشم نابڕێ من ئەسڵەن ببم ئەو قسە بکەم یا قسانەکەم بەعکسەوە لەوە چێ ئێستا کە من حەقیقەت و ڕاستیەکان ڕوونەکەمەوانێ لەوە چێت هەندێک کەس بە تایبەتی ئەوانەی کە پشگیریان بابەتەکەن لەوە چێ سوکایەتی و قسەی ناشرینیشمان پێ بکەن ئادێ قازانجی ئێمە چی تایە کە هاوڕەگەزخوازی لە وڵاتی ئێمەدا بوونی هەبێ قازانجی ئەمە چی تێدایەکەوە لە وڵاتی ئێمە زۆرینی هەرە زۆری مسلمانی سونەی شافعی مەذهبین کە تۆ بێ کۆمەڵی تەفرەقە بخەیتە ناو وڵاتی ئێمەوانێ نێر لە نێر مارە ببڕێ و مێ لە مێ مارە ببڕێ و بێ لە وڵاتی ئێمەدا بڵێ تۆزێ لە دینەکەی خۆت و تۆزێ دینەکەی تری دینێکی تازەیە چونکە حتا تۆ کە کتێبێک گەنووسی ئەم کتێبێک کە تۆ ئەینووسی خۆ قابل هەموو ئیبداع نییە هەندێکی لە ژوێر و هەندێکی لە ئەم دینە تازەیە دینێکی ئیبراهیمی تازەیە کە نە مسلمانە نە مەسیحی نە جوولەکەیە بەواتایەکی تر ئەوەی جوولەکەی ڕەسەن بێ دژی ئەوەستێ ئەوەی مەسیحی پەسەند بێ دژی ئەوەستێ ئەوەی مسلمانێکی ڕەسەن و پەسەند بێ دژی ئەوەستێ بۆ چونکە من دینی خۆم بۆ خۆم لە بازنەی تەنەوعە ئەخرەوەیە کە ئەڵم جینۆساید ڕوادا تۆ ئەڵەی وەرە نیوەت کورد بێ نیوەت عەرەب بێ نیوەت فارس بێ نیوەت تورک بێ کاکە من کوردم نیوەی زمانەکەت بە عەرەبی بێ نیوەی با کورد بێ کاکە من زبانم خوا پەیداوم کوردم ئەی لەسەر ئەو تەفرەقەی لەناو کووردا هەیە دکتۆر مەسەلەن ئەو وەکوتم من پەسنی ئەو بۆ چونانەی جەناب دەکەم بەڵام ئەو تەفرەقەیەی کە هەیە مەسەلەن وەکو جەنابەت وتوت ئێستا سەلەفیەکان ئەڵێن بە دیاریکراوی دکتۆر عەبدولەتیف ئەڵێ نابوو لە غەزە ئەوە بکرێ نابوو بکرێ ئیخوانەکان ئەڵێن ئەمری واقعا بوو بکرێ مەسەلەن دژایەتیەکێ و کەوتونەتە بەرێکوانە ئەمە هیچ سوودێکی بۆ کورد دەبێت من پێم وایە سوودی بۆ کورد نییە چونکە ئەو کەسێک کە لەسەر عاسیفەت چی نابوو ئەوەی حوتی چی نابوو بەڵێ پیرۆز بەڵێ ئەوەی ئەقسا عاسیفەی ئەقسایە گەردەلولی ئەقسا باش لەسەر ئەوە قسە ئاکا کە تا ئێستا بڵین هەشتا ئەی بۆچی لەسەر عاسیفەی حەزم گەردەلولی حەزم قسە ناکرێت کە لە نێوان سعودیە و لە نێوان یەمەنا بوو کە 300,000 کەسی تیا کوژرا یعنی بە 4 ساڵی تریش ئەوەی کە لە غەزە ڕوادا ناگاتە ئەوەی ئەوێ ئەی بۆ ئەو فتوانە دەخۆ لێوان دوو مسلمانیش هابوو ئەمە لە نێوان مسلمان و ئاینێکی ترایە بۆی من پێم وتی ئێمەی کورد زۆر گوێ نەگرین بۆ دەرەوچی ئێمە یعنی شتێک هەیە پێتی بڵێم لە ساڵی 2007 چەند ساڵەکە تا ئێستا بە ئێستاشەوە بیرۆکە لە دڵمایە لە مێشکمایە کە ئێمەی گەلی کورد لیژنەیەکی زانستیمان هەبێت من 8 ساڵ ئەندامی ئەنجومەنی زانستی بووم لە وەزارەتی ئەوقاف کە بە شێوازێک کەسێک کە دیرێکی کوردانەی ڕەسەنی پەسەنی هەبێت کە میلەتێکی منکوبین مەظلومین و بە بڕیارێک کە نە شەرعیە نە ئیسلامیە نە ئەخلاقیە مەسەلەی سایکس بیکۆ کە 100 ساڵە میلەتی کورد کراوە بە 4 بەشەوە چۆن هەوڵ بدەین زانا گەلێک دروست بکەین کە خوێنیان کوردایەتی تێدا بێ دڵیشان پڕ بێ لە ئیسلامەتی لە سۆنگەی دینداری و ئیسلامەتیوانێ ئەم حەقە ڕاستیە بۆ گەلی کورد بگێڕینەوە کاکە وعد بێ لەسەر حەزەکان بێدەنگە بم لەسەر فتووا من هەر خۆم ئێستا بێدەنگم بەڵێم نابێ من فتوا بدەم بۆ خەڵکی غەزە خۆیان فتوا بۆ خۆیان بدەن بەڵام خەڵکی عەرەب و تورک و فارسیش لێگەڕێ با کورد خۆی بە زاناکەی بەداناکەی بە حەکیمەکانی کە فعلەن ئەگەر ئێمە لەسەر ئەوە ئیش بکەین
لانی کەم بۆ دۆزی ڕەواکەشمان بۆ مەسەلە نەتەوایەتەکەشمان باشتر ناسینە پێشەوە بێگومان نەوەگەیەکێکمان تێیدی ئەو فکرە بکەین هاوردەی بکەین فکرە زانی چی ئیسلام خۆی ئەو تەفرەقانەی تیانە یەک ڕاستیت پێ بڵێم قورسە ئەم قسە بیکەم بەڵام ئەگەر هاتوو لە لای ئێمە کە مەزهەبمان سوننەیە شیعەیە بێنە لە هەرێمی کوردستان کە شەڕمان لەگەڵ ئێرانە کرد ئەم شیعەیە لەگەڵ ئێرانە ئەبێ یا لەگەڵ کوردستانە ئەبێ ڕوونە جوابەکەی بێگومان تۆ کەسێک هێنی لە وڵاتێکی دیکەی ترەوە ئەمە سعودیەیە ئەمە هەر شوێنێکی ترە کە ئینتیمای بۆ ئەوێ هەبێ یاخود تورکە کە دوو ڕۆژتر ڕوبەڕوو بوومە کوونەتەوەی کورد لە بەرامبەریانە ئەو کەسە کە لەناو خۆماندایە پشتی ئەوە نەگریا پشتی ئێماگرێ هیچ نەبێ فەئین لەم یەستەتیا فەبیلیسانیهی لەگەڵ یانە بێ سەراحەتەن پێداڵێ بۆی ئێمە گەلی کورد 1400 ساڵە مسلمانین دینێکی پاک و باشمان هەیە بەڵێ من لەسەر ئەوەم کە یعنی بتراوە عقیدەی سەلەف هو الأسلم وهو الأحكم وەش مەبدەئی منە بەبێ بەڕاشکاوانە ئێڵێم بەڵام ئێمە زۆرینەی زۆر لە مەزهەبی شافعیدا لە وڵاتی ئێمە بوونی هەیە باشە زۆربەی زۆری ئەو قسانەی کە بە ناوی حەدیثەوە کراوە دوای 4 ساڵی تر ئەڵێن وڵای حەدیثە زەعیف بوو یعنی لەسەر فەرمودەیەک بۆ نەدەستگرتنێک لە ساڵی 90ەکانە لە مزگەوتەکانە دەیان دەنگە و شەڕەکرا ئەبێ دەست ئالێرا بژیرێ دەی دوای تێپەڕینی ساڵ ئێستا ئەڵێن نەخێرە بێ لە بیابێ ئەوەی بکە ئیمامی شافعی فەرموویەتی لەسەر پەنجە جوڵاندنی لە مزگەوتەکان ئێمە دەنگە و شەڕەکرا کە مزگەوتەکانمان هێمن بوون بێ شەڕ بوون پێویستمان بۆ شتانە پێویستمان بەوەش نەبوو ئێستا جای تر وڵاهی هەر ئیشارەتەکەیە جارێک تر هەرەوەی کە ئیمامی شافعی فەرمێ یعنی ئەم بابەتانە پێویست بەوە ناکە ئێمە تەفرەقی تیا دروست بکەین ڕاشکاویش پێت بڵێم من کەسێکی ئەکادیمیم دەستی سیاسی لە پشتەوەی لەسەر مەبدەئی فەڕق تەسوود ئەگینا من قەناعەتم وایە ئەبێ سۆفی سەلەفی بێ بە معنای ملتەزیمی بە کیتاب و سوننەوە سەلەفی ڕاستەقینەش ئەبێت تەزکیە و تەسەوف لە دڵیدا بێ بە معنای ڕەچاوکردنی بەها ئەخلاقیەکان ئەنجا پێی دەوتێت مسلمانێکی کامڵی ڕێک و پێک ئەمە حەقیقەتێکە وە لە خۆشۆنیاڵم چەند ساڵە من توێژینەوە و دیراسە ئەەکەم بەو خۆی مامۆستا ئێمە ئەگەر ئاوا بکەین بەو تەفرەقەوانە هەم لە ناو خۆمانە ڕقورچینە دروست دەکەین و هەمیش بەڕاستی زەربە لە دینەکەشە دەین جا ئێستا باشتێکی تر بڵێنەوە ئەمە ئێمە مسلمانین لەسەر شتی بچووک جاری وهەیە دەنگەدەنگە گەبێ بەس مامۆسای مزگەوتەکە دەتەوێنوێت کور سەلەفی و سۆفی ئاشیانە کاتەوە کورە ئەمە ئەوە بێدەنگە چەند جار ئاشما کردوونەتەوە لەکێ لە مزگەوت هەیە دووسێ کەس کێشەیەکان دروست کرد و دانیشتم لەگەڵیانە بەغایەت و حەدیث ئاشما کردوونەتەوە دەوەرە ئەنجا دیانەی ئیبراهیمی بێنن لە کوردستانە جێبەجێکەن دەوەرە ئەنجا بزانم چۆن ئیتەسع تەجروبەیەکی خۆمت بۆ باسکەم بەڵێ یەکێک لە بەرنامەکانم ویستم دوو پیاوی بەڕێز دوو کەسی شارەزای ئاینی پیرۆزی ئیسلام لە هەر کورد بانگەشتکەم بۆ بەرنامەکەم چەند ساڵێک لەمەو پێش طبعا دوو ڕۆژ پێشتر خۆم تەلەفۆنم بۆ هەردووچیان کرد قەناعەتم کرد کە بەرنامەکە ڕیکۆردە و ئێمە لە دەستگای میدیای کورسان مەبدەئێکمان هەیە هیچ میوانێک بە دڵشکاوی لەو تەلەڤیزۆنە ناڕاتە دەرەوە تجای ئەوەی بین بەرنمەیەک بۆ لایک و کۆمنت لەسەر ئەساسێک دروست بکەین کە سبەینی کەسایەتی ئەو کەسەی پێ بڕوشێ جا سەلەفیە سۆفیە ئیخوانیە بەیانی سعات شەشی بەیانی بوو کە قەرارێ ئێمە سعات یەک بەرنامەکە ڕیکۆردکەین ئەمە هەردوو لا مسلمان هەردوو لا کوردن و بۆ شعبی کوردیش قساکەین بۆ گەلی کوردیش قساکەین یەکێک لەو برانە تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا هەر چەندە زووشە بەڵام من سەڵات و ئیستیخارەم کردووە ئەم بەرنمەیەم پێوە نایە نایە ئێوتم باشە مامۆستاجان ئێمە مسلمانین و لەسەر بەرنامەکەم لەسەر داعش بوو هەمومان ئەبێ بڵین داعش تیرۆرستان داعش هاتۆتە سەر خاکەکەمان و دینەکەمان ئەشێوێنێک کە دینی پیرۆزی ئیسلامە دوای ئەوە بە کۆمەڵێک گرێبەستی دیکە ڕازی بوو کە بێتە بەرنامەکەەوە کە تەواو بەرنامەکە وتی وەڵام من زۆر ڕازیم بەڵام ئەوەی کە ناڕازی و دڵشکاو بوو من بووم لە ناخۆمەوەکو گەنجێک بۆ یعنی هەردووکمان مسلمان هەموومان مسلمانی لەسەر ئەو مێزە کۆبووینەتەوە چ پێویستەکە ئێمە ئەو هەموو تەفرەقەیەمان هەبێ بۆ نەڵێن وەکەوەی مامۆسای گەورەی کۆیەکە پیاوێکی ئەکادیمی و مامۆسای ئاینی وەک جەنابەت کە ئەڵێ من کوردم شانازی بە کوردبوونی خۆمەوەکەم وەکو تعبیرێکی زۆر جاریشی ئەزانم تا سەر ئێسقان کوردم تا سەر مۆخ مسلمانم بۆ ئاوابیر نەکەینەوە ئەمە ئەگەر ئەوە نەکەین زەربە لە دینیش نادەین بێگومان ئێمە بورە من تۆزێک لە بینامدا بەسەراتم بۆیە بژێڕایانی لە ناخشت جێ لەگەر قسەش نەکەین واقعەکە ئێمە زۆر جاباسی پێکەوە ژیانەکەین من گەنجێک دێ پێم مەڵێ مامۆسا ئەمەوێ فڵان ئافەت بێنم جاری وایە پێڵم تەوەجوهی سیاسی چییە
حد بجدی ینی تۆ لەم زۆنێ بی ئافەتی زۆنی تربێنی کە ئەو لە کێشێکی سیاسی بوو ژنومێت لێک جێ ئەبنەوە کێشیان بۆ دروستە بێ بۆی لە شریعەتی ئیسلامایی کە لە مەرجەکانەوەی لە دینی خۆت یعنی بە تایبەتی ئەڵێ ئافەت لە ئەبێ بدەی بە دینی خۆت بۆ چونکە بۆی کێشیان بۆ دروست نەبێ بەڵێ دروستە مسلمان نامسلمانە بێنە لە ئاینە ئاسمانەکانی وەکو جوو وەکو مەسیحی بەڵام لەبەرەوەی کە فەرزی کردو لەسرم ڕێز لە ئاینەکەی بگرم و نابێ بە زۆر بیدەم بەسەریدا بەڵام ئەو گرنگتیە لە بەرامبەرە بوونی نییە بۆیە بە کورتی ئەبێت لێگنیزیک بین و کاتێکیش لێگنێزیکین کە زۆر شت وەرنەکەینەوە زۆر شت وەرنەکەینەوە بۆ نمونە تۆ بیت تەنانەت ڕخنە بگی لە ڕەنگی جلەکەم و لە شێوازی یعنی خواردن و خەوتن و ئیستراحەتم بیتر من تۆ ناتوانین پێ کۆبژین بەڵام تۆ وەکو خۆت منی پێ قبول بێ و منیش وەکو تۆ خۆت و پێ قبول بێ و ڕێنمایی هاودەمی یەکتریەکەین دروستە بۆیە کۆمەلگای ئێمە نابێت بە هیچ شێوازێک بە تایبەتی کۆمەلگای کوردی نابێت خلافی جزئی جیاوازی بچووک ئەو نەفوی پیا بکرێ گەورە بکرێ وای لێ بێت خەڵک یا تەکفیر بکرێ یا تەفسیق بکرێ یا جوێنی وشەی ناوشناشرینی پێ بوتێت چونکە بەڕاستی ئەم بابەتانە کە بدەوێت کۆمەلگایە تێک بدەی ئەو کۆمەلگایە بە تایبەتی ڕموز ڕەمزەکان ئەوانەی کە پێشەنگ و پێشەوان تایە لاواز بکە و جیاوازی مەذهبی و ئاینی بخەرە نێوانیان گەورەترین کێشە دروست دەبێتە دوژمنیان نابێ ئەو کۆمەلگایە بۆیە دەبێ زاناکانمان داناکانمان زۆر حەکیمانە مامەڵە بکەن لەسەر ئەوەی کە ئەسڵی ئیسلام هەمووان پێمان قبوڵە لە هەندێک فروعیاتە دەزێژ بەچی ئەشکێ سەرفوترە چۆنە درێ موی سەرفوترەکە بدا بەبێ ئەوەی کەوا بگەیتە ناوەڕۆکی ئەوەی کە بڵێ والله ئەوەی وابیدا دروست نیە ئەوەی وابیدا دروست نیە لە کاتێکە هەردووکی ڕای گەورە و مەزن و زانای خواناستر لە ئێمە زاناتر لە ئێمە هەردوو ڕاکەی بەلاوە قبول بووە بۆیە ئەگەر بمانێ کۆمەلگای خۆمان کۆمەلگایەکی ڕەسەن و پەسەند بێت وای لێ بێت کە لەم شار بۆ ئەو شار لەم زبان بۆ ئەو لەهجەی تر بڕۆین ئەو ڕۆشنبیریە دروستکەین کە ئێمە جارێک شتێکین کە خوا دروستی کردوین بە کوردی دووهم کە مسلمانین هەوڵ بدەین بە هیچ شێوازێک دروست نییە حتى سوکایەتیکردن بە ئاینێکی دیکەی تر جائز نیە لە شریعەتی ئیسلام خوا ئەفەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله حرامە جوێن بدەی بە کەسێک کە تەنانەت کە بتەپەرستێ بەپێی شریعەتی ئیسلام بۆی تەفرەقە و فیتنە دروست نەبێ مامۆستاجان من یەک پرسیاری کەم نییە بەڵام بە ئیزنیم دەرهێنەرەکەم پرۆتۆکۆلی بەرنامە ئەشێنم حەزەکەم لە کۆتایی بەرنامەکەم لای جەنابەت ئەو لاولای تۆ ماچکەم ئەو مێژەرە پیرۆزت هیوادارم ئەو بۆ چوونە هەر هەبێ ئەو بۆ چوونە کوردانەیە هەر هەبێ سەیری کامێرەیەکەین هاتنە خوارەوەی من بۆ لە خزمەتی مامۆستا لەوەوە دێ ئێمە وەکو گەلی کورد 182,000 کوردمالیان فال کرا 5,000 کەسمان لێ کیمیاباران کرا و داعش هەزاران کەسی لێ شەهید کردین و ئێستا لە ڕۆژاوای کوردستان قەتڵ و عامانەکەن هەر بە ناوی ئیسلامەوە بەڵام ئەساسی ئیسلام نیە و سیاسەتی لە پشتە پیاوێکی ئاوا ئەکادیمی مامۆستای ئاینی ئەڵێ من خوای گەورە بە کوردی دروستی کردوم و کوردم مسلمانم واز لە تەفرەقەی دینی و ئەمە و هاوردە و ئەوانە بێنین کە ئەمە ملەتەکەمان دۆزی ڕەوای ملەتەکەمانە باتە پێشەوە من لێرە لەگەڵ دکتۆر ناسە حارۆزەری مامۆستای زانکۆ و مامۆستای ئاینی بەخوای گەورەتانە سپێرم دووبارە سوپاسی مامۆستاکەم بە ناوی ئێوەشەوە زۆر سوپاس مامۆستا زۆر بەخێر بێت.